یەکێکتر لە کێشەکان شۆردنی سیارەیە بە تایبەتیش ئەو کەسانی کە سیارەکانیان ئەبن بۆ ناو ڕووبارەکان شۆردنی ئەیشۆن کە ئەمە خۆی لە خۆیان شتێکی زۆر خراپە و زەرێکی زۆر بە ژینگاگەێنێ و بە تایبەتیش ئەو پیسی و ڕۆن و ئەو مادانی کە بە سیارە لە شۆردنی سیارەوە ینی لێبێتەوە هەموو چێتە ناو ڕووبارەکە و لەگەڵەوەشا کە ئەو سیارەیە باتە ناو بنی ڕووبارەکە ئەمە ڕۆخی ڕووبارەکە بنی ڕووبارەکە تێکەچێت و ئەو زیندەوەرانەی کە لە بنی ڕووبارەکەیان زەرەریان پێگا و هەروەها بۆ ئەو کەسانی کە لە ماڵەوە سیاراشۆن ئەمە شەر کێشەیە لەبەرەوەی ئاوێکی زۆر بەکارێنن و ئەو جیاز و شتانیان نییە کە بۆ لە غەسلەکانە هەیە بۆیە ئاوێکی زۆر بەکارێن و ئاوێکی زۆر بەفی ڕۆچێت و ئەو ئاوەش ینی دووبارە تێکەڵی ئاوی ئاوەڕۆ بێتەوە ئاوی زەرابە بێتەوە و دیسانە زەرێری زۆر دروستەکە بۆ سەر ژینگە و ڕێگاکانی چارەسەرکردن بۆ ئەمە ئەوەیە کە لە ڕاستیە عنی پێویست ناکات سیارەکە زوو بشۆیت ینی هەوڵ بە کەمترین جار سیارەکە بشۆی لە مانگێکە و ئەگەر هەر بتەوێت بیشۆیت هەوڵ بە بیبێ بۆ غەسلێک چونکە ئەو غەسلانێکە ئێستا هەن بۆ منە زۆربیان جیازی تایبەتیان هەیە کە ئاوێکی زۆر کەم بەکارێنێت و بە خێراییەکی زۆر کە بە فیڕۆدانێکی کەمی هەیە و حتا هەنێک غەزلەیە کە بەڕای من ببرێت بۆ غەسلانە سیارەکەت باشترە لەبەرەوەی غەسلانە ئاوی کە بەکارێنەوە و پاڵاوگانێ لە ناو غەسلەکە و ئەم ئاوە بەکارێنن دووبارە بۆیە لێە تۆ هەم ئاو سەرف ناکەیت و هەم دووبارە بەکارهێنانەوەی ئاوی شەکەیت. یەکێکتر لە کێشەکان بەکارهێنانی ئەو بەرهەمە سەفەریەکانە لە ژیانی ڕۆژانەمانە لە ماڵانە مەسەلەن لە بۆنەکانە لە خواردنەوەی چایە قاوەیە یاخود شەربەتێکە کە ئەو پێکاتە سەفەریانە بەکارهێنێت چووکو پەرداخ بێ چووکو قەسەب بێت ئەمانە ڕێژێکی زۆر پاشەڕۆ دروستەکەن سروشتا کە بەڵایەکی گەورەیە ئێمە کە باسی کێشە ژینگەکانەکەین باسی ئەو پاشەڕۆیانە ئەکەین کە ڕۆژانە دروست ئەبێ و معالەجە ناکرێت چارەسەر ناکرێت بۆ گەڕان بە دوای چارەسەریشا ئێمە بەدیلمان هەیە ئەتوانین ئێمە ئەو بەرهەمانە بەکاربێنی کە ئەتوانین بۆ چەند جارێک بەکاریان بێنینەوە و سوودیان هەیە بۆ خۆشمان و بۆ ژینگەش کە بەکارهێنانی ئەم نەوع قەسەبەیە کە لە بازاڕ و لە شوێنەکانە هەیەگەر یەکێک بێ بە دوای بگەڕێ ئەو شوێنانی کە بەرهەمی با بڵین ئەوروپی ئەفرۆشن دەسەکەوێ فڵچەی لەگەڵایە توانی بیشۆیت فڵچەکە پاک ناو قەسەبەکەی پێ پاک بکەیتەوە و ئەم پەرداخانەیە خودم کوپانە بەکاربێنی لە باتی پەرداخی سەفەری چ پلاستیک بێ یاخود کاغز لە کۆتایە کابێت بە پاشەڕۆ.